دوای ماوەیەک لە وەستانی خۆپیشاندانەکانی مامۆستایانی وانەبێژ لا بەرامبەر بێهەڵوێستی حکوومەت لە ئاز داواکاریەکانیان دووبارە هاتنەوە سەر شەقام وەکو خۆیان دەڵێن بەرپرسان و حکوومەت ڕاستگۆ نەبوون لەگەڵیاندا و بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە. نوێنەری مامۆستایانی وانەبێژ دەڵێت داواکاری سەرەکیان دامەزراندن با هەمیشەیی و پێدانی شایستە داراییەکانیانە لە کاتی خۆیدا. دوای دوو مانگ لە تێپەڕانی ئەم بەڵێنانە حکوومەت بەڵێنی خۆی جێبەجێ نەکردی وەکو لە ژمارە 14 هاتووە کە موچەکانمان لە کاتی خۆی پێدرێ. داواکاری سەرەکی ئێمە بریتە لە دامەزراندنی چونکە ئێمە کە پرۆسەی لە سا 20 پرۆسەی پەروەردەی پێک دێنین دەبن بەڕێوە زیادە نین بەڵکو پێویستین لە سلکی پەروەردە داوا دەکەین دابمەزرین ئەو چینایەت و جیاوازەی کە هەیە لە ناوەندەکانی خوێندن نەمێنێ دابمەزرین بە شێوەیەکی هەمیشەیی. داواکاری سەرەتایی خۆمان داوای دامەزراندن دەکەین چونکە جاری پێشترش چەند جارێک بایکۆتمان کردووە بەڵێن ئێوەیان پێداوین کە شایستە داراییەکانمان بدەنێ لە کاتی خۆیدا بگرێت لەگەڵ مامۆستایانی میلاک لە دوای ئەوان ڕێک شایستی دارایی مانگەکانمان پێ بدرێت بەڵام ڕاستگۆ نەبوون لەگەڵ ئەو بەڵێنێک کە دایان بۆیە ئێمەش جارێک کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردو. بۆ پشتگیری لە مافەکانی مامۆستایانی وانەبێژ بەشێک لە مامۆستایانی میلاک بەشداری خۆپیشاندانەکەیان کردو دەڵێن پێویستە ئەو جیاوازیە چینایەتیەی حکوومەت دروستی کردووە نەمێنێ و دەبێت هەموو مامۆستایان یەک ناونیشانیان هەبێت و بە یەک دەنگ داوای مافەکانیان بکەن. من داتاشینی ناونیشان هەر بە تاوان دەبینم ئەمە کە تاوانێکی دەسەڵاتە دەبێمە تێی نەکەوین بەڵێ بەیەکەوە هەر هەمومان بەیەکەوە یەک مامۆستا غەدری لێ بکرێت لازمە تێگڕای مامۆستا لە سەم شەقامە بێ جێی داخە بەڕاستی جێی داخە کە مامۆسایان پێیان وایە بایکۆت یان خو ناڕەزایەتی دەرئەنجامێکی نییە. داوا لە سەرجە مامۆسایانی وانەبێژ و مامۆسایانی میلاکیش دەکەم کە پشتگیری مامۆسایانی میلاک زۆر گرنگە بە مامۆسایانی وانەبێژ هیوادارم ئەمە نەمێنێ هیوادارم هەمویان دابمەزرێن و ئەوە نەمێنێ ئێمە مامۆسای وانەبێژ و مامۆسای میلاک بەو ناوە نەمێنێ ئێمە مامۆساین هەمومان یەک پیشەمانەیە. دوای چەندین خۆپیشاندان و بایکۆتی هۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆستایانی وانەبێژەوە لە ڕابردوودا حکوومەت بەدەم داواکاریە ڕەوەکانیانەوە نایەت و بێباکە بەرامبەر ئەو زیانانەی کە لە ئەنجامی بایکۆتکردنی دەوام با پرۆسەی پەروەردە و قوتابیان دەکەوێت. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.